بوقەکان ڕاگرن بەڕێزان بوقەکان ڕاگرن زەحمە نەبێت تاوەکو قورئانەکە تاوا دەبێت مامۆستای قورئان خوێ چەند ئاەتێک لە قورئانی دیگە پێشکەش دەکات بەس بێدەنگی پارێزت کایە کا بێدەنگ بن کا هەمووتان بێدەنگ بن کا بێدەنگی کا بێدەنگی عيبيني استمر مع مستجوار بشر أريد خوش الشيخ يوسف عثمان يكسب الله يبون يدن يكسب الله بقوتين بلاي إخوة جورة دسلكين لسرداي خلي سو بلاي إخوة دسمان بيكردو لكو تعيش دا شكرانه وسباس وزاري إخوة دكينو بقرآن دس بيدكينو لكو تعيش دا سوزي شكرانه دا بين بش بخوا أعوذ بالله من الشيطان الرجيم إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم والله عليم خبير بینەرانی خۆشەویستی کەناڵی ڕانیم کاتتان باش دیارە لە دەستپێکی یاری نێوان هەردوویانی ڕانی و یانەی سێمەڵ وەک ئەوەی کە ئاگادارین لە یاریەکە لە مانگی ڕەمەزاندایە لە پێش دەستپێکی یاریەکە لە چەند سوورەتێکی قورئانی پیرۆز دەست بە کردنەوە ئەنجامدانی یاریەکە کرا ئێستا یاریزانانی هەردوویان هاتوونەتە ناو یاریگا
بەڵێ بەڕێزان خۆشەویستان هاندەران بینەرانی بەڕێزی پەیجی تەلەڤیزیۆنی ڕانیا و تەلەڤیزیۆنی ڕانیا لەگەڵ هاوکارانم محەممەد مستەفا و کاگڕەوان لە خزمەتان داین بۆ گواستنەوەی ڕاستەوخۆی یاری نێوان یانەی ڕانیا و یانەی سێمێڵ لە کۆتا یاری یانەی وەرچی ڕانیەدا لە نێو یاریگای خۆی لە یاریگای ئازادە ڕەش لە خزمەتەوەی خۆشەویست داین بە ئامادەبوونی هەزاران هاندەر لە هاندەرانی یانەی وەرچی ڕانیا هەروەها کۆمەڵێکی زۆر لە هاندەران لە تەواوی دەفەری ڕاپەڕینەوە هاتوونەتە نێو یاریگای ئازادە ڕەش بۆ هاندانی یانەی وەرزشی ڕانیا. بەڵێ خۆشەویستان ئێستا یاریزانەکان هاتوونەتە نێو یاریگا و جۆش و خۆشی هاندەرانیش نێو یاریگا لە تەواوی یاریگاکەدا دەنگ دەداتەوە. سپاس بۆ هەموو ئەو شوێنانەی دەتوانن لایڤەکەمان بۆ شێر بکەن هەموو ئەو دەستگایانەی یاخود هەموو ئەو پەیجانەیەک لە لایڤەکەیەمەوە لایڤەکە دەگوازنەوە دەستیان خۆش بێت ئێمە لە خزمەتیاندا دەبین. سپاس بۆی بەڕێز ئەگە بۆ سێری یانەی سێمێڵ بکەین لە نێو چەپڵە ڕێزانی هاندەرانی یانەی ڕاندا یانەی سێمێڵ بە زمانی بە ڕۆژ شۆداوای لێبوردنەکەی جازارە قەتعیمان کرد. گوڵ دەدرێتە هاندەران لەلایەن سێمێڵ گوڵیان دەدایە هاندەرانی یانەی وەرچی ڕانیا. ئێستا نمایشی یانەی وەرچی ڕانی دەست پێ دەکا. هاوکارم کاک محەممەد مستەفا لەگەڵتاندا دەبێت بۆ ڕووماڵکردنی یاریەکە. ئێستا ماشی یانەی وەرچی ڕانە دەڕوات لەگەڵ هاوکارانی مارشیانی ڕانی دەڕوات دیارە. ماشي يعني ود ماشی یانەی ڕانیا پێشەش کرا. یاریزانانی یانەی وەرچی ڕانیا هەرێکە لە کار لە سامان بورهان چالاک واروها محەممەد مبارەک و گۆڵچی سەرەکیش ئارام بابانی لەگەڵ کاردۆست. حەمەیاندا دەشتی جێگر هەزاران هاندەر لە نێو یاریگای ئازادە ڕەش ئامادەن بۆ بینینی
یاریزانانی یانی وەرشی ڕانیە لەگەڵ دەستەی ڕاهێنەران لەگەڵ وێنەی یادگاری دەگرن. ئێستا لە نێو یاریگای ئازادەڕاش ئەگەر بیبینن زیاتر لە 5,000 کەس ئامادەیە. زیاترین زۆرترین هاندەر لێرە لە ناو یاریگا بۆ هاندانی یانەی شارەکەیان ئامادەن. یاری ڕانیا سێمێڵ بە هەزاران هاندەر ئێستا لە نێو یاریگا ئامادەن. سپاس تایبەتمان بۆ کۆمپانیای تابنێت بۆ یاخی بێتەک بۆ پشتیوانیان. سپاس بۆ هاوکارم کاک محەممەد مستەفا کاگرەوان هەمیشە جێی سپاس پێزانینن کە بە خۆبەخشی بە بەردەوامی هانی و پشتیوانی تەلەڤیزیۆنی ڕانێ دەکەن. لۆگۆی تەلەڤیزیۆنی ڕانێ بێنە پێشێ لە نێو یاریگادا دانراوە. بە تایبەت لۆگۆی تەلەڤیزیۆنی ڕانیا لە نێو یاریگا بەسەبا. سپاس بۆ یانی ڕانیا کە پێویستە بۆ یەکێدا بدرێت لەناو یاریگا. سپاس بۆ هەموو بەڕێزانی کە بەردەوام لەگەڵمان لە لایڤەکان. ئێمە لە تەلەڤیزیۆنی ڕانیا خۆشحاڵین لەگەڵتانین. بۆ شارەکەیان ڕانیەکان بوونی ئەم هەموو هاندەر و خۆشەویستە ئەم هەموو خەڵکە خۆشەویستەی کە بەدڵ لەگەڵ یانی ڕانیەیە بەدڵ خۆشەویستی ڕانیەیە بەدڵ دەیانەوێت هانی یانەکەیان بدەن لە نێو یاریگای خۆیان لە دەرەوە یاریگای خۆیان لە هەموو شوێنێک هانی یانەکەیان دەدەن. ئێستا ئامادەن بۆ دەستپێکی یاریەکە. جێی خۆیەتی سپاسی تایبەتی کاگاکان بکەم. کاگای محەممەد ئەمین هەمیشە هاوکار پشتیوانمانە. هەموو یاریانە تۆمار دەکرێت و لە چەناڵی یوتیوبی تەلەڤیزیۆنی ڕانی بڵاو دەکرێتەوە. یاریەکە ئامادەیە بۆ دەستپێک. چاوەڕێی ناو پشتیوانی یاریەکە یاری دەست پێ بکات. یاری نێوان یانەی ڕانیە و یانەی سێمێڵ لە نێو یاریگای ئازادەڕاش. چاوەڕێی ناوبژوانی یارین بۆ دەستپێکی یاریەکە. کیشان چیە؟ بەڵێ بەڕێزان ئەوە دیارە ئێمە چاوەڕوانین ناوبژوانی یاریەکە دەست پێ بکات. بەس نازانم تر چ گرفتێکەیە لە نێو یاریگادا. هەزاران ئاهاندەر ئامادەن بۆ بینینی یاریەکە. دیارە پێیان ڕاگەاندم کە پێویستە هەموو یاریەکان لە یەک کاتدا دەست پێ بکەن. چاوەڕێن یاری هەموو شوێنەکان پێکەوە دەست پێ بکەن لە نێو یاریگاکان. ئێستا یانی هەولێر لەگەڵ زانکۆی جیهان یاری هەیە. بە هەمان شێوە سلێمانی یاری هەیە و یانی ڕزگاری شتێخاڵی یاریەکەی بەدەستێناوە بۆی کشانەوەی یانەکەی بەرامبەری. بەڵێ یاری دەستی پێکرد. بەڵێ بەڕێزان یاری نێوان یانەی
پشتیوانی ڕانیە و سێمێڵ لە نێو یاریگا ئازادە ڕەش دەستی پێ کرد. ئێستا دەتوانن لە ڕێگەی تەلەڤیزۆنی ڕانیەشەوە بینەری یاریەکە بن بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵ هاوکارانم کاک محەممەد و کاک ڕەوەن لەگەڵتانین بۆ گواستنەوەی یاریەکە بۆ سامان بورهان لە قازە تۆپی یاریزانانی یانی ڕانەدایە. چاوەڕێنگ تەشکیلەشمان بەدەست بکە بۆی تەشکیلی ئەساسیتان بۆ بخوێنینەوە. یانی ڕانی ئەمڕۆ دەیەوێت بە سەربەرزیەوە بە سێ خاڵی گرنگی یارێکی خۆی سێ خاڵی گرنگ بۆ خۆی دەستەبەر بکات. هێرشێک بۆ یانی ڕانیە، هێرشێک بۆ دەرەوەی یاریگا. بۆ دەرەوەی یاریگا کێشەی نییە زۆر باشە. سپاسان دەکەین بۆ کۆمنتەکانتان بۆ لایکانتان شێری بکەن لایڤەکە بتوانن شێر بکەن با زۆرترین کەس ببینێ. یارێکی شارە نووساز ڕانیە بلیتی چوونە نایە بەردەگرێت لە گۆڵچیەوە بۆ ناوڕاستی یاریگا. ئارەم بابانی بۆ سامان بورهان دەڕواتە ناوڕاستی یاریگا لە یانەی سێمێڵ. یارێکی جوان بۆ پێشەوە لەلایەن یاریزانانی یانی ڕانیەوە. هێرشێک شوتێک بەڵام گۆڵچی توانی کۆنتڕۆلی بکات بۆ کۆرناڵ لە بەرزەوەندی یانی ڕانیە. کاکە ڕەش لە پێشەوەیە دەیەوێ ئەمڕۆش گۆڵی خۆی تۆمار بکات. لە نێو یاریگادا دەڵێ هاندەران چیتان دەوێت؟ لێدان جێبەجێ دەکرێت دوور دەکرێتەوە. لە خاچی یاریزانی یانی سمێڵ چالاک دەوێت بپسڕێنێت بۆ دەستی گۆڵپارێز سەعەد. ئەمڕۆ سەعەد گۆڵپارێزی یانی ڕانیە لە ناوڕاستی یاریگادا. لە لای باڵەکانەوە چاوەڕێ بووین زووتر کاکە تەشکیلە بۆ بنێرخات. هێرشێک بۆ یانی ڕانیە بەڵام گۆڵپارێز کۆنتڕۆلی دەکات. چەپڵەڕێزانی ئەم هەموو هاندەرە جوانە لە نێو لا کێشەی هەموو یاریگادا هاندەران دانیشتوون. دەنگی زیندوی نێو یاریگا لەگەڵ حەمەیادا بۆ کاردۆست بۆ ئارەم بابانی.
شوتێکی بەهێز بەڵام بۆ دەرەوەی یاریگا بینە چەندە بینە لای ماسە سانەوەش باش ئەمی ئەو پسرانە وای لێکردو 500 600 کەس لە خەتە ئێستا بوونی ئەم هەموو بینەرە زیاتر لە 500 کەس لە نێو ڕاستەوخۆکەدا جێی خۆشحاڵی و شادمانی ئێمەیە کۆمنتێک بکەین کە سفر بەسەر ئەمڕۆ یانی ڕانیە لە یاری کیارنووسازدایە سەرکەوتنی بۆ نایابە لەگەڵ هاوشاندا لە نێو دەڤەری ڕاپەڕینەوە لە نێو سنووری ئیداری ڕاپەڕینەوە دوویانە لە خولی داهاتی کوردستان دوویانی دەڤەری ڕاپەڕین لە نێو خولی نایابی کوردستان یاری دەکەن یانەی خلاصێش مێ دەکەین ساڵ داهاتوو ئەویش لە نایاب ببینین یانەی حاجاواش بە هەمان شێوە لە نێو خولی پلەیەکی کوردستان ببینین ئەمساڵ یانی حاجیاواش لە ناو یاریەکاندا لە دوای ڕابردوودا هەڵ یارێکی بردوتەوە ومێدی ئەوەیە دەخوازین کە لە یاریەکانی داهاتووشدا سەرکەوتوو بێ و بگاتە خولی پلەیەکی کوردستان یانەکانی ڕاپەڕین بەرەو نایاب هاندەرانی یانی ڕانیا بە تووش و فرۆشەوە لە نێو یاریگادان ئەمڕۆ بە هەموو توانانەوە یاریزانان لە هەوڵی تۆمارکردنی گۆڵدان دیمەنی ئەم هەموو هاندەرە جوانە کاردۆز دێ بڕوە پێشی کەس بەڵام کەس نەبوو وەری بگرێ لە نێو ڕاستی یاریگا پاسێکی کورت بوو لە نێو خاچی لە سوعالی بوو خالد احمد وسكي خالد لا تسولي لە تەپڵەرەزانی یاریزانە یانە هاندەراندا هێرشێکی یانی سێمێڵ بەڵام دەپسڕێندرێت یانی سێمێڵ بە هەموو گوڕوتینی خۆیەوە لە نێو یاریگا ئامادەیە بۆ ئەوەی بربرەکانی یانی ڕانیە بکات لە نێو یاریگای ئازادەڕاش کەمترین دیمەنی وا دووبارە دەبێتەوە کە ئەم هەموو هاندەرە زۆرە لە تەواوی سنووری ئیداری ڕاپەڕین و لە تەواوی کوردستان بێن لە نێو یاریگای ئازادەڕاش ئامادە بن بەداخەوە جیهاندەرانمان باش نییە بەڵام ئەمڕۆ هاندەران
ئەگەر چی لە دەوری سیمەکەش بن لەسەر دیواری دەوروبەری یاریگا بن لەسەر بیناکان بن بەڵام هاتوون بە جۆش و خۆشەوە بەم مانگی ڕەمەزانە بە زمانی بەڕۆژەوە دەیانەوێت هانی یانەکەیان بدەن. دەستەی هاندەران بەخێراتنی سەفینکانە بێت سەرۆک پێشووی زۆر نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ بەڵام گۆڵچی زۆر بە جوانی گەڕاندیەوە. دەبچڕێندرێت بۆ لای لازۆ عەلی بۆ بڵەقاچی لازۆ عەلیدایە بۆ پێشەوە لازۆ هەڵدا بەڵام دوور دەخرێتەوە. چالاک ویستی تۆپەکە وەربگرێ بەڵام نەیتوانی و بوو بە فاوڵ لە بەرژەوەندی یانەی سێمێڵ. سلااو لە ئەوەی خۆشەویست لە تەواوی هاندەران لە تەواوی بینەرانی پەیجی تەلەڤیزیۆنی ڕانیە و تەلەڤیزیۆنی ڕانیە لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن. بەڵێ کاک بەرسوو پێکهاتی سەرەکی ئەمڕۆی یانی وەرچی ڕانیە هەرێکە لە سعد ڕەبیع و حەمەیادا و کاردۆز عەلی و ئارەم بابانی سەرهەد حسێن سامان بورهان حەمە ڕۆناڵدۆ ئەحمەد قەڵاتووک چالاک سەرکەوت لازۆ عەلی محەممەد دەکانەوە. ئێستا ئەمە پێکهاتی سەرەکی یاری ئەمڕۆی پێکهاتی سەرەکی ئەمڕۆی یانەی وەرچی ڕانیە تیپی تۆپ پێ یانی وەرچی ڕانیەیە. هێرشێک بەڵام دەبچڕێندرێت لە دەرەوەی یاریگا. پێکهاتی سەرەکی سەعد حەمەیادا کاردۆس ئارام سەرهەد سامان حەمە ڕۆناڵدۆ ئەحمەد قەڵاتووک چالاک لازۆ محەممەد دەکانەوە لێدان کۆرناڵەکە جێبەجێ دەکرێت. کۆرناڵەکە جێبەجێ دەکرێت بزانین دەتوانرێت بکرێتە گۆڵ بۆ دەرەوەی یاریگا. کاگڕەوان لایڤەکەم دەوێت لایڤەکەم دەوێت بیبینێت. بەڵێ بەڕێزان سپاس بۆ ئەم هەموو هاندەرە خۆشەویستە ئەو هەموو بینەرە خۆشەویستە کە ئێستا لە نێو لایڤەکەماندان. سپاس بۆ متمانەتان بە پەیجی تەلەڤیزیۆنی ڕانیە و تەلەڤیزیۆنی ڕانیە. بۆ پێشەوە گۆڵ پارێز زۆر بە ئاسایی این دەکات. بەهۆی تۆپ تاقیکردنەوە با بزانین بەسەرچاو کاک شەرخەردی سپاس بۆی بەڕێز سپاس بۆ هاوکارانم کاک محەممەد مستەفا و کاک ڕەوان.
لە نێو یاریگای ئازادەڕاش لە نێو یاریگای ئازادەڕاش ژمارەیەکی زۆر هاندەر لێ ئێوەی خۆشەویستی لایف ئێوە بەڕای ئێوە یارەکە چۆن بە کۆتا دێت بە ئومێدی سەلامەتی بۆ یاریزانان یاری دەست پێ کردوتەوە هێرشێک بۆ یانەی سێمێڵ یانەی سێمێڵ لە ناوڕاستی یاریگادایە سلااو لە ئێوەی خۆشەویست سلااو لە تەواوی بینەرانمان سپاس بەوێ بەڕێز سپاسان دەکەین چالاک بۆ پێشەوە تۆ بپسەندێت یاریزانانی سێمێڵ بە پاساتێکی جوان ئەمەیادا تۆپەکەیان لێ دەپسێنێت شۆشوخرۆشی هاندەرانی یانی وەرشی ڕانیا ئێستا بەردەوامە بەڵام کاتێککە گۆڵێک تۆمار دەکرێت بەڕاستی دەنگی ئەم نێو یاریگا لە تەواوی ڕانە دەویستێ ئەگەر هەڵە نەکەم ئەگەر زۆر زیاد نەڵێن دەنگی نێو یاریگا هێندە بەرز دەبێتەوە لەگەڵ تۆمارکردنی گۆڵ سپاس بۆ بینەرانی خۆشەویستمان لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن سپاس بۆ هەموو خۆشەویستانەی لە ڕێگەی شاشەی تەلەڤیزۆنی ڕانیەوە لە نێو ماڵەکانیان سیر دەکەن و لەبەر ڕەمەزان ناتوانن لە نێو یاریگا ئامادە بن ئەمڕۆ نەجوڵاوم ئەمڕۆ لە مانجی ڕەمەزانی پیرۆز داین خەڵکێکی زۆر بە زمانی بە ڕۆژۆنەی توانیوە ئامادە بێت بەڵام حتمما دڵسۆزی و خۆشەویستی زۆری هاندەران خۆشەویستی یانی ڕانیا لەلایەن هاندەرانەوە وای کردووە ئێستا نێو یاریگاش پڕ بێ تۆپ بۆ کاردۆسەوە بۆ سامان بورهان بۆ ئەحمەد قەڵاتووک ئەحمەد قەڵاتووک ژمارەیەک لە خزمان و کەسەکانی خۆی لە نزیک مووسڵەوە هاتوون بۆ هاندانی یانی ڕانیا لە پێناو خۆشەویستی سپاس بۆی بەڕێز سپاسان دەکەین کە پەخشەکەتان بەدڵە ومێ دەکەین بۆ لە نایاب یەکتر ببینینەوە تەلەڤیزۆنی ڕانیا تەلەڤیزۆنی خەڵکی ڕانیە و یانی وەرشی ڕانیەیە ئینشاڵڵا لە نایاب بە جوانترین شێوە بتوانین یارەکانتان لە تەواوی کوردستان بۆ بگوازینەوە هەڵبەت بە هاوکاری پشتیوانی هەموو لایەک فاڵێک لە بەرژەوەندی یانی سێمێڵ جێخۆیەتی سپاسی هەموو ئەو خۆشەویست و بەڕێزانە بکەین کە بەردەوام هاوکاری پشتیوانی تەلەڤیزۆنی ڕانیان بۆ یاخی بێتاک کۆمپانیای تابنێت کە جێی ڕێزن
جۆش و خراوزە دەگەڕێتەوە بۆ نەوە یاریگا لە لاسۆوە گۆڵچی گۆڵپارێز دووری دەخاتەوە. کاردۆس دێ ببرێ کاردۆس هەمیشە بە نیشاندانی ئاسە بەرزەکەی جێی سەرنجی تەواوی هاندەرانە. بڕینێکی زۆر جوانی کاردۆس بوو. هەمیشە کاردۆس بە نمایشە جوانەکانی لە نێو یاریگا جێی سەرسامی هاندەرانی یانێڕانی و تەواوی وەرزدۆستانە لە کوردستان. گۆڵپارێز بابزانین لازۆ عەلی کوڕی وەرزشکاری بە توانای شاری ڕانیا عەلی ڕەسوڵ لەبەر زۆری ڕاگەیاندکاران ناتوانین زۆر چاومان لە دیمەنەکانیش بێت. لە لای ڕاستی یاریگاوە هێرشێک هەیە بۆ سامان بورهان. کاکەڕاش محەممەدەکانۆ یاریزانێک لە سەرڕمی یانی ڕانیا هەمیشە چاوی لەوەیە یاریەکان بە گۆڵی ئەو بە کۆتا بێ. کاردۆس لازۆ تەواوی یاریزانان حەمەیادا ئارەم بابانی تەواوی یاریزانان هەمیشە خواستی ئەوەیان هەیە جوانترین یاری لە نێو یاریگادا بۆ هاندەران نمایش بکەن، جوانترین پێشکەش بکەن. جێخۆیەتی ئاماژە بۆ بدەین کە سەرکەوتنی یانی ڕانیا لە پێش هەموو شت بوونی ژمارەیەکی زۆر لە یاریزانانی خۆیەتی لە نێو پێکهاتەکەی، پێکهاتی سەرەکیش و پێکهاتی یەدەییش کە بەردەوام سوود لە توانا و هێزی خۆی وەردەگرێت. شوتێک فاڵێک لە بەرژەوەندی یانی ڕانیا. جێخۆیەتی دەستخۆشیمان لە تەواوی ستافەکانی یانی وەرشی ڕانیە بکەین کە هەتا ئێستا و لە ستافی نوێش کە ئەمساڵ سەپەرشتی یانەی وەرشی ڕانیان کردووە لێدانەکە جەبەجێ دەکرێت بۆ نەوەی یاریگا، بەڵام بە کەلەیەکی جوان گۆڵ یەکەم زۆر جوان گۆڵ لەگەڵ سوزەبرنێک. الله
هاوکارمان بۆ بگوازێتەوە هەر یەک تۆز بیسوڕێنە هەر یەک تۆز یارمەتیمە هاوکارمان بدەن لەنێو هاندەرانی یانی وەرشیڕانیە لە لەنێو ئەو هەموو جۆش و خرۆشە دیارە لەبەر گەرمی کەمێک یارەکە دەوەستێنرێت ئەو هەموو جۆش و خرۆشەی هاندەرانی یانی وەرشیڕانیە ئەڵڵا لەو هەموو جوانیە کاک محەممەد هاوکارمان بێت بیخێنە سەر هاندەران ئەڵڵا لەو هەموو هاندانە جوانە لەو هەموو هاندەرە جوانە بەس بیسوڕن دیارە ناتوانین زۆر کامێرەکە بجوڵێنین بۆ هیوادارم لایڤەکەمان بۆ شێر بکەن لە تەواوی خۆشەویستان لە تەواوی جیهان کە بینەرمانن هەموو خۆشەویستانی ئێستا لە ڕێگەی لایڤی تەلەڤیزیۆنی ڕانیەوە بینەری یانی بینەری کۆتا یاری خولی پلەیەکی کوردستان لە نێوان ما بڵێن کۆتا یاری یانەی ڕانێ لە خولی پلەیەکی کوردستان سپاس بەوەی بەڕێز و خۆشەویست کە متمانەتان بە تەلەڤیزیۆنی ڕانیە بەڵێ بە جێخۆیەتی سپاسی هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانە بکەین کە پشتیوانی یانی وەرشی ڕانیان بۆ سەرکەوتن بۆ ئەوە هەموو ئەو بەڕێزانە لە بەرپرسانی حکوومەت لە تەواوی ئاسەکان هاوکاری کە بەردەوام هاوکاری یانی وەرشی ڕانیان و لە پشت هەموو سەرکەوتنەکانی یانی وەرشی ڕانیەوەن پێشێک بۆ یانی سمێڵ و لەلایەن سعدی گۆڵپارێزەوە باسانی کۆنتڕۆڵ دەکرێت ڕانیا 1 سمێڵ 0 ئەڵڵا لەو هەموو هاندانە جوانە لەو هەموو جەماوەرە جوانە تەلەڤیزیۆنی ڕانیا خۆی بە خۆشحاڵ دەزانێت کە لە خزمەت ئێوەی خۆشەویستدایە لە خزمەت تەواوی وەرزدۆستانی سنووری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینگدایە لە تەلەڤیزیۆنی زیاد بەڵێ خەریکم وەڵا غەڵچمان کرد سلامەتی بۆ یاریزانان ئەنجامی سەرشاشەی تەلەڤیزیۆنیش دەگۆڕین فاڵێک لە بەرژەوەندی یانی وەرشی سێمێڵەوە جێبەجێ دەکرێت بە لێدانێکی زۆر جوان بەڵام بۆ دەرەوەی یاریگا چی گۆڵی کرد
زانی ئەو کە لە جوانەی ئارام بابانی کە گۆڵی یەکەمی ڕانەی پێتۆمار کرد ئەگەرچی لەو تەکنیکیەوە زۆر باش نیمە بەڵام ئومێد دەکەین کارەکانمان جێ ڕەزامەندیەوەی خۆشەویست بێت بەڵێنی ئەوە دەدەین کە بتوانین هەر چاکی بکەین و بە بەرزترین کوالیتی لەنێو یاریگا ئازادەڕەشەوە جوانترین یاریەکان بگوازینەوە. سەپڵەڕێزان و خۆشحاڵی هاندەرانی یانیوەرشی ڕانیا لەنێو یاریگا بەردەوامە. ڕانیا با گۆڵێک لە پێشە هێرشێک بۆ یانی سێمێڵ دەپسڕێندرێت لەلایەن کاردۆسەوە بۆ لازۆ عەلی بۆ ئارام بابان ئاوت لە بەرژەوەندی گۆرانی هەڵپەرچێدا کۆرناڵێک يك والله ناقته اتمنى ما كسبين بقى لدانش راسه خو جيب زيادة كريت سامان لدانك جيب زيادة كات زاني نارم باباني الله لو جبل ذكرناه سپاس بو كاك هادي حسن سپاس برزم بو ناردني گۆڵی یەکەم تۆمارکردنی گۆڵی یەکەم و ناردنەوە ئێستا کەمێکتر لە پەیج تەلەڤیزیۆنی ڕانیە گۆڵی یەکەم دادەبەزێنیەوە بەڵێ ڕانیە بە گۆڵێک لە پێشە لە نێو یاریگای خۆیەتی تۆپ نێوڕەسی یاریگادایە سامان بورهان بۆ پێشەوە بۆ پێشەوە بەڵام کەس نەبوو وەرێ وەرگرێ
زۆر بە جوانی لەلایەن سعدەوە کۆپێکی مەترسیدار دەگیرێت. بۆ پێشەوە زۆر بە خێرایی شوتەکەی لێدا. محەممەد دەکانۆ ویستی گۆڵی یەکەمی خۆی تۆمار بکات. یارزانانی یانی سێمێڵ بەو پەڕی بەرگریەوە خەریکی کابەریکردنی یانی ڕانیان دانەوێت هەر چۆنێک بێ گۆڵی بەرامبەر تۆمار لێدانیشی ڕاستەوخۆ بۆ یانی سێمێڵ. یانی سێمێڵ ژمارەدا جێبەجێ دەکات. بەڕاستی لێدانێکی زۆر جوان بوو، بەڵام چکام لە یاریزانەکانیان توانی سەریخوانی بۆ بگێنن. ئێستا دیانەوە هاوڕانە پێیان ڕاگەیاندم کە یانی سلێمانی بەرامبەر بە یانی بازیان کە لە یاریکردندایە تا ئێستا 2 گۆڵی لێ تۆمار کراوە. بەمەنجامەش یانەی وەرزشی ڕانیا بلیتی چوونە نایابی وەرگرتووە. ئێستا کاتی بانگی ئەسرا بە کاتی شاری ڕانیە. زیاتر لە 10 کەناڵی ڕاگەیاندن ئێستا لە نێو یاریگای ئازادڕەشن بۆ ڕووماڵکردنی کۆتا یاری یانی وەرزشی ڕانیا. چالاک هەلێکی مەترسیدار و چاکی بۆ ڕێکەوت، بەڵام نەیتوانی بیکاتە گۆڵ. ئەڵانی لا لە بەرژەوەندی یانی سێمێڵ.
بنای هەموو لایەکە بەخێر دەگەڕێکنەوە ناو دوای بانگە دەگەڕێنەوە ناو کەشی یاریەکە یاریگای ئازادەڕاش ئەحمەد قەڵاتووک ژمارەیەک میانانی خزمانی لە قەڵاتووکەوە لە نزیک موسڵەوە هاتوونەتە نێو یاریگای ئازادەڕاش بۆ ئەوەی هانی لەگەڵ یاریزانەکەیان لەگەڵ کەسەکەی خۆیان هانی یانی ورشی ڕانیە بدەن. دەکانەوە دەیەوێت گۆڵی خۆی تۆمار بکە بەردەوام فشاری هەیە لەسەر یاریزانانی یانی سێمێڵ ئەما ڕۆناڵدۆ بۆ پێشەوە ئەو ژمارە زۆرەی لە هاندەر کە لە پشتی ئێمەوە لە پشت ڕاگەیاندنەکانەوە مۆستاون و دانیشتوون بەدەوام گلەی لە ڕاگەیاندنەکان دەکەن کە بەردەمان گرتوون ژمارەمانەوەندە زۆرە بەڕاستی هەمیشە دەبینە ڕێگر لە بەرچاوی هاندەرانیش لە کاردۆسەوە هێرشەکان دەست پێ دەکاتەوە. پێنج خولەک لە یاریەکە ماوە ئێستا دەقەی 44 بە پێی خولەکی ئەوەی کە لە تەلەڤیزۆن داماناوە خولەکی 44 یاریەکە دوای گۆڵەکەی یانی ڕانیا کەمێک سارد بۆتەوە هەرچەندە هێرشی یانی ڕانیا هەر هەیە بەردەوامی بەڵام ڕانی دەیانەوێ بۆ چالاک بەڵام دوور دەخرێتەوە دەبێتە کۆرناڵ لە بەرژەوەندی یانەی ڕانیا.
ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە سفر بە کۆتا گەیشت لە گێمی دووەمدا. جارێ لە گێمی دووەمی یاریەکەدا دێینەوە خزمەتەوەی خۆشەویست و بەڕێز لەگەڵمان بمێنەوە هەتا کۆتایی یاریەکە. دوای یاریەکەش بەخشی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی ڕانیا بەردەوام دەبێت. جارە بەست